ئەنجومەنی پشتیوانی تەوتین داوای دوو هەنگاوی بەپەلە لە حکوومەتی هەرێم بۆ ناردنی موچەی مانگەکانی دیکە لە بەغداوە دەکات. مەزلوم عەبدی هۆشداری بە دیمەشق دەدات و دەڵێت بۆ هەموو ئەگەرێک ئامادەین بە قاچاق بردننی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی تانکەرەوە بەردەوامە. بەغداش هۆشداری دەدات. ئەنجومەنی پشتیوانی تەوتین داوا دەکات حکوومەتی هەرێم بەپەلە لەسەر داهاتی نانەوتی و هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی بەغدا لەگەڵ حکوومەتی فیدراڵ بگاتە ڕێکەوتن بۆ ئەوەی لە زووترین کاتدا موچەی مانگەکانی 7 و 8 خەرج بکرێت. لەم بارەوە دکتۆر ڕەعد ڕەفعەت سەرۆکی ئەنجومەنی پشتیوانی تەوتین ڕایگەیاند حکوومەتی هەرێم پێویستە چیتر دەستپێکردنەوەی هەناردەینەوت دوانەخات و مەرجەکانی بەغدا کە لەسەر داهاتی نانەوتی هەیەی جێبەجێ بکات بۆ ئەوەی مانگانە هاوشێوەی ئەو مانگا کە 1 تریلیۆن دینار بۆ موچەخۆرانی هەرێم هاتووە بنێردرێت. ناوبرا وتیشی بەهۆی کەم تەرخەمیەکانی حکوومەتی هەرێم مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی وەکو هەڵوێز ناچار دەبن بایکۆتی دەوام و ناوەندەکانی خوێندن بکەن. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەزهەدا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هێزەکانمان بۆ هەر بارودۆخێکی نەخوازراو ئامادەیە بەڵامان کاتدا سووربوونی خۆی لەسەر هەوڵەکانیان بۆ دوورکەوتنەوە لە شەڕ و کار بۆ بنیادنانی سووریایەکی دیموکراتی لامەرکەزی دووپات کردەوە. مەزلوم عەبدی وتیشی لەم قۆناغە نوێدا کار بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلی کورد لە ڕێگەی گفتوگۆوە دەکەین و ئێمە بۆ هەموو شتێک ئامادەین بەڵام هەوڵ دەدەین ڕێگە لە شەڕ بگرین. ژمارەی تانکەرە ڕاگیراوەکانی نێوان ئێران و ئەفغانستان کە نەوتی قاچاغی هەرێمی کوردستانیان هەڵگرتووە گەیشتۆتە زیاتر لە 400 تانکەر. دەسەڵاتدارانی ئەفغانستان دەڵێن نەوتەکە لە پشکنینی کوالێتی کۆنتڕۆڵ دەرنەچووە. هاوکات هەرێمی کوردستان نکۆڵی لە فرۆشتنی نەوتەکەش ناکات. جێی باسا وەزارەتی نەوتی عێراق لە بەیاننامەیەکی ڕۆژنامەوانیدا بڵاوی کردەوە پابەند نەبوونی حکوومەتی هەرێم بە دەستور و یاسا دووجار زیانی گەورەی لە هەناردەی نەوت و خەزێنەی گشتی داوە. یەکەم ڕادەزنەکردن و هەناردەنەکردنی نەوتی بەرهەمهێنراوی هەرێم و سوودوەرگرتن لە داهاتەکەی و زیانی دووەمیش باروەزارەتی نەوت کەوتووە بۆ کەمکردنەوەی ئاستی بەرهەمی کێڵگەکانی دیکەی دەرەوەی هەرێم ئەویش بەهۆی پابەند نەبوونی عێراق بە پشکی دیاریکراوی لە ڕێکخراوی ئۆپێک.